سڵاوتان لێبێ بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەمە. ئێستاش سەردێڕی چەند هەواڵ. بەشداری بەرینی خەڵک لە مەراسمی ناشتنی تەرمی مێهرشاد ئەڵماسی لە کرماشان. کۆبوونەوەی دادخوازان لەسەر مەزاری یەحیا ڕەحیمی لە سنە. پەردەلادان لەسەر کتێبی حەفت نووسەری کورد لە تاران. گیان لە دەستانی کرێکارێک لە شاری نەغەدە. دیاریکردنی بارمتەی 100 میلیاردی بۆ ئازادی کاتی مەحموود سادقی. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە معدەنی تەزەری دامەغان. خەباتی بێوچانی ژنانی ئێرانی دژ بە حیجابی ئیجباری. درێژەی هەواڵەکان. بەشداری بەرینی خەڵک لە مەراسمی ناشتنی تەرمی مێهرشاد ئەڵماسی لە کرماشان. ڕۆژی هەینی 20 ڕەزبەری 1403 هەتاوی مەراسمی ناشتنی تەرمی مێهرشاد ئەڵماسی گەنجی تەمەن 22 ساڵی خەڵکی کرماشان کە بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانی بەخت کردبوو بە بەشداری بەرینی خەڵک بەڕێوەچوو. مێهرشاد ئەڵماسی ڕۆژی چوارشەممەی 7 ڕەزبەری 1403 لە کاتی ماتۆر سەواریکردندا لەلایەن هێزەکانی ڕژیمەوە کراوەتە ئامانج و بەو هۆیەوە گیانی لەدەستاوە. بەپێی زانیاریەکان ماڵپەڕەکانی ڕژیم هەواڵێکی ناڕاستیان لەسەر ئەو گەنجە بڵاو کردەوە کە گوایە لەگەڵ هێزەکانیان بەشەر هاتووە و ناچار بوون تەقەی لێ بکەن، بەڵام بنەماڵەی مێهرشاد و چالاکانی مەدەنی ئیدعاکانی ڕژیمیان بە درۆ زانیوە و ڕایان گەیاندووە کە ڕۆڵەکەیان بێتاوان تەقەی لێکراوە و بە ئەنقەز کوژراوە. کۆبوونەوەی دادخوازان لەسەر مەزاری یەحیا ڕەحیمی لە سنە. ڕۆژی شەممە 21 ڕەزبەری 1403 هەتاوی بنەماڵەی هەمیشە زیندوو یەحیا ڕەحیمی لە گیانبەخکردووانی شۆڕشی ژینا لە شاری سنە لەسەر مەزاری ناوبراو کۆبوونەوە و ڕێزیان لێنا. یەحیا ڕەحیمی ڕۆژی 16 ڕەزبەری 1401 و لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی شاری سنە لە سەردەمی شۆڕشی ژینا بە تەقەی ڕاستەوخۆی سەرکوزگەرانی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد. ڕۆژی شەممە بنەماڵەی ئەو هەمیشە زیندووە هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە دادخوازانی سنە لەسەر مەزاری کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی کرد. پەردەلادان لەسەر کتێبی حەفت نووسەری کورد لە تاران. لە ڕۆژانی ڕابردوودا مەراسمێک بۆ ڕێزلێنان لە چالاکی حەوت نووسەری کورد لە شاری تاران بەڕێوەچوو پەردە لەسەر کتێبەکانیان لادرا. ئەم حەوت نووسەرە خەڵکی پارێزگاکانی کرماشان و ئیلامن و لە تاران گەورە بوون. دوای 1 ساڵ کار و داڕشتنی بەرنامە بە چاودێری و سەرپەرشتگاری ئەنستیتۆی زانستی زاگرۆس دوو کۆمەڵە چیرۆکیان بە شێوازەزارەکانی کوردی و بە ناوی تەقەی سەیرەکان و ئاکربا بڵاو کردەوە. 5 کەس لەو حەوت نووسەرە ژن بوون و مەراسمی ڕێزلێنان لە چالاکیەکانیان ڕۆژی پێنجشەممە بە بەشداری ژمارەیەک زۆر هونەرمەند ئەدیب و چالاکوانی سیاسی و مەدەنی خەڵکی ناوچە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوەچوو. گیان لە دەستانی کرێکارێک لە شاری نەغەدە. ڕۆژی شەممە 21 ڕەزبەری 1403 هەتاوی ئەحمەد سالکی کرێکاری بە ساڵاتچووی خەڵکی نەغەدە کە لە ڕۆژانی ڕابردوو تووشی ڕووداوی کار هاتبوو بەهۆی قورسی برینەکانی گیانی لەدەستا. 2 هەفتە لەوەبەر کرێکارێکی خەڵکی نەغەدە بە ناوی ئەحمەد سالکی لە کاتی کارکردن لەسەر بینایەکی نیوەکارە بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار لە بەرزایی بەر بۆ خوارەوە و بە سەختی بریندار بوو. ڕۆژی شەممە ئەو کرێکارە بە ساڵاتچووە بەهۆی قورسی برینەکانی لە نەخۆشخانە گیانی لەدەستا. دیاریکردنی بارمتەی 100 میلیاردی بۆ ئازادی کاتی مەحموود سادقی. مەحموود سادقی بەندکراوی سیاسی خەڵکی کامیاران و برای هاوژینی حەیدەر قوربانی بەندکراوی سیاسی لە سێدارە دراو داوای مەرەخەسی دەرمانی لە بەرپرسانی زیندان کردووە، بەڵام دادستانی شاری سنە بارمتەی قورسی 100 میلیارد تمەنی بۆ داناوە و ناوبراو توانای دابینکردنی نییە. مەحموود سادقی ماوەی 7 ساڵ و 11 مانگ و 25 ڕۆژە لە زیندانی سنە بەند کراوە و لەو ماوەیەدا تەنانەت 1 ڕۆژ مەرەخەسی پێ نەدراوە و ئێستا دۆخی تەندروستی ناجێگیرە و پێویستی بە دەرمان لە دەرەوەی زیندان هەیە. مەحموود سادقی ڕۆژی 25 ڕەزبەری ساڵی 95 هەتاوی دەست بەسەر و مانگی ڕەشەمبەی 1397 لەلایەن لەقی یەکی دادگای ئینقلابی سنە بە تۆمەتی هاوکاری لە کوشتن و هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نەیارەکانی ڕژیم بە 25 ساڵ زیندان مەحکوم کراوە. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە معدەنی تەزرەی دامەغان
ڕۆژی شەممە 21 ڕەزبەری 1403 هەتاوی کرێکارانی شاغڵ لە معدەنی تەزرێ دامەغان بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێی زانیاریەکان کرێکارانی ئەو معدەنە 33 بۆ 35 ساڵە پیشینەی کاریان هەیە و لە مانگی ڕەشەمبەی ساڵی ڕابردووەوە حەقی پیشەی سەخت و زیانبارەکانیان وەرنەگرتووە. بە وتەی کرێکارانی ناڕازی بەرپرسانی شێرکەت چەند مانگە حەقدەست و مەزایەکانیان لە کاتی خۆیدا پەرداخ ناکەن و ئەو بابەتە کێشەی مەعیشەتی بۆ خۆیان و بنەماڵەکانیان ساز کردووە. کرێکاران هەروەها داوایان کرد حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تەمین نیشتیماعی پەرداخ بکرێت بۆ ئەوە بتوانن لە خزمەتگوزاریە دەرمانیەکان بەهرەمەند بن. خەباتی بێوچانی ژنانی ئێرانی دژ بە حیجابی ئیجباری. بەپێی ئەو وێنانەی بە دەستمان گەیشتووە، ژنان و کچانی ئازاوبوێری ئێران بە شێوەیەکی بەربڵاو دژ بە یاسای حیجابی ئیجباری خەبات دەکەن و لە شوێنە گەشتیەکان سەرپۆشی زۆرەملێ تووڕ ئەدەن. ژنان و کچانی ئازادیخواز و بەرابەری تەڵەب لە شارە جۆراوجۆرەکانی ئێران بێ حیجابی ئیجباری لە شەقامەکاندا پیاسە دەکەن و هێندێکیان بە تووڕدانی سەرپۆشی زۆرەملێ لەگەڵ هاوڕێکانیاندا وەرزش دەکەن. بینینی وێنەی ژنانی ئازادیخواز ورەی بە کچانی وڵات بەخشیوە و خوێندکاران و قوتابیان بە پێچەوانەی بڕیارەکانی حکوومەت بێ حیجابی ئیجباری لە پارکەکاندا ماتۆڕسەواری و دووچەرخەسەواری دەکەن. درێژەی مانگرتنی کرێکارانی شاغڵ لە معدەنی ئاسنی باف. ڕۆژی شەممە 21 ڕەزبەری 1403 هەتاوی کرێکارانی شاغڵ لە معدەنی ئاسنی باف بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی درێژەیان بە مانگرتندا. بەپێی ئەو ویدۆیانەی بە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، ڕۆژی هەینی کرێکارانی ناڕازی لە مزگەوتی جامێعای شاری باف ناڕەزایەتیان دەربڕیوە و ڕۆژی شەممەش کرێکارانی ئەو معدەنە دژ بە بایەقنەدانی بەرپرسانی ڕژیم بە کێشە و گرفتەکانیان کۆبوونەتەوە. کرێکارانی ناڕازی خوازیاری زیادکردنی حەقدەست، پێدانی داخوازیە دواخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، گەڕانەوەی هاوکارە لەسەر کاردەرکراوەکانیان بۆ سەرکار و تەزمینی ئەمنیەتی پیشەیی بوون. مانگرتنی کرێکارانی شاغڵ لە کۆمەڵی سەنعەتی چادرمەلووی یەزد. کرێکارانی شاغڵ لە کۆمەڵی سەنعەتی چادرمەلووی یەزد ڕۆژی شەممە 21 ڕەزبەر بۆ جارێکی دیکە لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی مانیان گرت. بەپێی راپۆرتەکان خێزانی کرێکارانیش پێوەست بە کۆبوونەوە بوون و بە وتنەوەی دروشم خوازیاری پێدانی حەقدەستی دواخراو، زیادکردنی حەقدەست، گۆڕانی دۆخی پیشەیی، نوێکردنەوەی گرێبەست، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕێزبەندی، دابینکردنی بیمەی دەرمانی و ئازادی هاوکارە دەست بەسەرکراوەکانیان بوون. جێگای ئاماژەیە کە هەفتەی ڕابردوو هێزەکانی حکوومەت هێرشیان کردە سەر کۆبوونەوەی کرێکاران و 4 کەسیان دەست بەسەر کرد. شایانی باسە کە ژمارەیەک لە کرێکاران لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بانگهێش کراون. دەست لە سەرکارکێشانەوەی کرێکارانی شاغڵ لە ئافای ئیزا. ڕۆژی شەممە 21 ڕەزبەر کرێکارانی شاغڵ لە ئافای ئیزا لە ناڕەزایەتی بە نەدانی داخوازیەکانیان دەستیان لە کارکێشاوەمانیان گرت. بەپێی راپۆرتەکان کرێکارانی شاغڵ لە ڕێکخراوی ئاو و ئاوەڕێ ئیزا ماوەی 3 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و کۆبوونەوەکانیان ئاکامیکی نەبووە. کرێکارانی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم ئەو ناوەندە دەوڵەتیە خوازیاری پێدانی پاداشت و سەنەوات، هەروەها پەرداختی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تەمین ئیجتیماعی بوون. داخرانی کارخانەی سیمانی لامەرد و بێکاری دەیان کرێکار. بەڕێوەبەرایەتی کارخانەی سیمانی لامەرد لە پارێزگای فارس ڕۆژی شەممە 21 ڕەزبەر ڕایگەیاند بەهۆی نەبوونی سەرچاوەی دارایی و دابەزینی ئاستی وەبەرهێنان کارخانەکەی داخست. بەڕێوەبەرایەتی کارخانەی سیمانی لامەرد هۆکاری داخستنی کارخانەکەی بۆ نەبوونی و گرانی سوتەمەنی، بڕینی بەردەوامی کارەبا، خراپی بازاڕ، دابەزینی ئاستی وەبەرهێنان، کەمی فرۆش و قەرزداری گەڕاندووەتەوە. داخرانی کارخانەی سیمانی لامەرد لە حاڵێکدایە کە کرێکارانی ئەو ناوەندە لە ماوەی هەفتەی ڕابردوودا چەند جار لە ئاست نەدانی حەقدەست ناڕەزایەتیان دەربڕیوە، بەڵام سەرنجیان بە داواکاریەکانیان نەداوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە پشتڕاستبوونەوەی حکمی زیندانی محەممەد حەبیبی و لە سەرکاردەرکردنی مامۆستایەکی زانکۆ. ڕۆژی شەممە 21 ڕەزبەر لەقی 36 دادگای ئینقلابی تاران سزای زیندانی محەممەد حەبیبی چالاکی سنفی فەرهەنگیانی ئەو شارەی پشتڕاست کردەوە و مامۆستایەکی زانکۆ بە ناوی ئازین مۆواحید
بە فەرمی لەسەر کارەکەی دەرکرا. بەپێی راپۆرتەکان محەممەد حەبیبی پاش دەربڕینی ناڕەزایەتی لە ئاسجاراویکردنی قوتابیان دەست بەسەر و پەروەندەسازی بۆ کرا. ناوبراو بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 6 مانگ و 1 ڕۆژ زیندان محکوم کراوە و حکومەکەی لەلایەن دادگای پێداچوونەوە پشتڕاست کراوەتەوە. لە لایەکی دیکەوە ئازین مۆواحید مامۆستای زانکۆی هونەری تاران بە بیانووی پشتیوانیکردن لە خوێندکارانی ناڕازی لە سەردەمی شۆڕشی ژینا لەلایەن لێژنەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەلە ئیداریەکانی وەزارەتی زانیاری لەسەر کار دەرکراوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. کاتوساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.